ئەو 5,000 کۆکردنەوەی نادا لەسەر شەقام و شەستینەکانە شوێنە گشتەکانە کە ئەو وڵاتەی تەنیوە کە ئەمە هەر پارێزگای سلێمانی نییە ناو هەولێر بڕۆ دووغۆک یعنی هەموو شوێنەکان هەموو قەزا و نەحیەکان ئەو 5,000 نادا بۆ کۆکردنەوەی سەگێک باشە ئێستا دەزیەکی نەزۆکی بە $100 کڕێ بۆ تۆ لێ دیت ئەو دەزی نەزۆکیە هەر ئاسان نییە بۆ دوایەوە تۆ نەزۆکیەکەی خۆ ئەمە 1 و 2 و 3 و ئەوانە نییە ئێمە لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئێساوە خەریکە نزیکە بێتەوە لە 400,000 چکەمانە زاوزەیان کرد ئەمە عملیە قورسە و دواتر یان مەسەلەن ڕەحمی دەرکەی ئەم سەگا ئێمە خەڵکمانەیە تیمی شارەزامانەیە لە بێنەتەری برادرانی یعنی ئەوان خۆی لە پارێزگای سلێمانی 339 ملیۆنی تێچێ بە هەموو قەزا و نەحیەکانیەوە باشە لەسەر ئاسی هەرێمی کوردستان 1,200 ملیۆنی تێچێ بۆ کۆکردنەوەی ناڵێن دەرزی و ئەوانە کۆیکەینەوە حکومە شوێنێکی هەیە بێوانە ئای من بە سوپاسەوە خەڵک ئێستا دوێنێکە بە ئێمە وتەوەتێتی وەرە هەتا دەدۆنم زەوی خۆشم سیاجەکەم وەرن بیبێنە ئەوێ با دوورکەونەوە لە ناو شاروانە خەڵکیش ئازاریان نەدا بەڵام ئەمە پێویستی بەشتی ترێ پێویستی بە خواردنێ پێویستی بە چاودێریە پێویستی بە هەتا بۆ ڕایگەشتی با شتێ بڵاوکەمەوە ئەمە ناکرێت لە شوێنێک بێت و چاودێری نەبێ چکە هەندێک خەڵگێ لەوانەیە سەریان بڕن و پاکیانکەن بیدەن بە حەوزی ماسی هەیە ئەمە لەم وڵاتی ئێمە ڕەم بێ هەبووە کراوە هەر لە عێراقا کراوە لە سلێمانیان نا